ئەم شۆ باسی دیاردەیەکەکەین کە بەڕاستی لەو چاوەڕوانیان نەبووم کە ئەم بابەتە لەلایەن هاوپیشەکانیەوە وەکو بەشێکی زۆر لە پزیشکە بەڕێزەکان و مندووبەکان و ئەو خوێندکارانەی کە دەرچووی دەرمانسازین و ئەو بەڕێزانەی کە لەناو ئەم سێکتەرا ئیشەکەن ئەوەندە هەستیار و ئەوەندە بەترسەوە نەوێرن سەر لەسەرم بابەتە بکەن. یعنی نەبێتە تەنج هەستەکەم بەرنامە لەسەر ئەتۆم دروست دەکەین. ئەم ئەتۆمەی ئێستا ئێمە بەرنامەی لەسەرەکەین و لە کۆی نزیکی دەمەندووبی دەرمان کە پلانیان بۆ ئامادەییان هەبێ لە بەرنامەکە و لە ڕۆژی تۆمارکردن پەشیمان بوونەوە بە هۆکاری جیاواز و دواتر ئەو فیدباکانەی دەسم کەوت بەو هۆکاری کە نەهاتوون تووشی سەرسوڕمانی کردم. بەڵام سەرسوڕمانەکە هیوادارم بە هیمەتی دکتۆرە بەڕێزەکان بە هیمەتی ئەم خوێندکارە بەڕێزانی کە لێرن بتوانین ئەو ترسا بڕێوێنینەوە و پێچەوانە بیکەین بە هێرشێکی تەندروست بۆ ناتەندروستی ئەو سێکتەرە. بابەتی ئەم جارەی دەروون و دیاردەی ئەو بازرگانیە ناشەریفانەی بەشێک لە پزیشکەکانە بە شاراکەتیان لەگەڵ دەرمانخانە و تاقیگەکان. بەداخەوە ئەگەر لە 100 دکتۆری بەڕێز یەک دکتۆر ئەم پیشەیە وا ممارەسە بکات ترسناکە. چکاگەر و دکتۆرە ڕۆژی 5 کەس ببینێ لە مانگێکا 35 150 نەخۆش گیرفانیان ئەڕوتێنێتەوە. سەرباری ئەم هەموو قەیرانی کە لەم وڵاتە هەیە. دووبارش کە دایکی من، خوشکی من، نەنچی من، پوری من، دایکی کرێکارێکی داما و بە 1000 ڕزالەت تا 2 پول پەیاکات لەم لاوە پارەکانی پسووتێ لە بینی بازرگانیکردنی پزیشک و بەشێک لە تاقیگە و دەرمانخانەکان. بە خۆشحاڵیەوە زۆر ڕاشکاوانە دەسەخینە ناو ئەم برینەوە بە ئامانجی چارەسەرکردن نەک تەنها وروژان و هەوڵێم لە بەرنامەکە لایانی بەرپرس حکوومەت و بە پشتوپەنای ئێوە و ئەم گروپە بەڕێزەی کە ئێستا لێرە لەگەڵمانان کە کۆمەڵی خوێنکاری خوێنگەرمن بە ناوی گروپی KMK کە گروپێکن پزیشکیان تایە، پەرستاریان تایە، دەرمانسازیان تایە. زۆر ڕاشکاوانە باز لەم دیاردەیەکەین بیۆگرافیایەکی میوانە بەڕێزەکانم ببینن دەسەکەین بە بەردامەکە. فەرموو. دکتور هێرش قادر دەربەندی ڕاهێنراوی بۆردی عەرەبی دکتورا لە نەخۆشیەکانی هەناو. ساڵی 2016 بڕوانامەی بە کالریۆسی لە هەناو و نیشتەگەری گشتی لە زانکۆی هەولێری پزیشکی بەدەستهێناوە. ساڵی 2020 بووە بە پزیشکی نیشتەجێی دێرینی نەخۆشیەکانی هەناو لە نەخۆشخانەی ڕزگاری شاری هەولێر. سەرپەرشتیاری پێشووتری بەشی هوشیاری تەندروستی لە ڕێکخراوی مێرسی ئای. سەرۆکی پزیشکانی نیشتەجێی دێرینی هەناو لە نەخۆشخانەی ڕزگاری. دکتور بەیار ئارام عومەر پزیشکی دەرمانسازی بسپور لە ساڵی 2011 بڕوانامەی بە کالریۆسی لە کولیژی دەرمانسازی زانکۆی هەولێری پزیشکی بەدەستهێناوە. قوتابی ماستەرە لە کیمیایی ژیانی لە زانکۆی هەولێری پزیشکی. ڕاوێژکاری بازرگانی و ڕاهێنەری متمانە پێکراوە. ساڵی 2015 هەڵبژێردراوە وەکو دەرمانسازی پیشەنگ لە سەرئاستی کوردستان. ڕێکخەرە لە لووتکەی دەرمانسازانی کوردستان. دەستخۆش دووبارە بەخێر بێن دکتۆر جان. زۆر سپاس. جەنابیشە بەخێر بێ. زۆر سپاس. ئەمڕۆ ئەمەوێت لەگەڵ مابن پیشەی پزیشکیەکەتان لەسەر ڕەفێکی زۆر بەرزدانین بەڕێزەوە هەر هی جەنابتان و هینی زۆربەی ئەو دکتۆرە بەڕێزانەی کە بۆ پەڕی ئەخلاقی میهەنیەوە ئیشەکەن. بەڵام ئەمە بابەتێکە دیاردەیەکە کە حەز ناکەم لە بەرنامەکە زۆر ئەمە تکرارکەمەوە. ئێمە خوا نەخواستە ئەم بابەتە گشتگیر ناکەین بڵین هەرچی پزیشکە خەریکی ئەمەیە. بەڵام وەکو لە پێشەکی بەرنامەکە وتمەگەر لە 100 پزیشک یەک پزیشک وابێت کە لەو ڕقەمە زیاترە بەپێی ئەو دۆکۆمنتانی کە بەدەست من گەشتووە بەڕاستی کارەسات. من پرسیارێ ناکەم
ئەم بابەتە هەیە ئەم بابەتی بازرگانیە هەیە لە بینی پزیشک و دەرمانخانە و تاقیەکانە دەست خۆشکاکە دەروون دەستخۆشی دەکەم بۆ تایبەتکردنی ئەو بەرنامەیە بۆ ئەم ناونیشانە من لێرەم وەکو چەند ڕەهەندێک قسە بکەم باش پێشەوەی پزیشک بووم هاوڵاتیەکەم نەخۆش کەوتوم هەستی نەخۆشبوون بۆ دروست بووە کاتێک سەردانی پزیشکم کردو کەس و کار و خێزان و خادەوارم نەخۆش کەوتون وەکو هاوڵی نەخۆشی چۆتمە لای پزیشک و ئێستا پزیشکیشم تێگەم لە ژیانی ئەو نەخۆشانی کە دێن سەردانمانەکەن بۆیە من پەیمان بەخوای گەورە و پەیمان بە تۆ پەیمان بە و میوان بە ڕێزانش هەوڵەدەم لە ئاز بەرپرسیاریە قسە بکەم ئەگەر لێڵی و ناڕوونیەک هەبێت ناو کۆمەڵگەکەم چاکێکم چونەوە تێگەم ئێمە هەموو ناو کەشتیەکەین ئەگە زانایەگە نەزانێک کەشتێکە کون کە هەمومان تێئەچی کەواتە لێرەدا ئێمە من پێم خۆشە ئامانجی بەرنامەکە باسکردنی برینەکان بێت دەستنیشانکردنیان بێت دانانی ڕێگە چارە بێت و پێشنیاری چارە سەر بێت چونکە من چیم کرد ئەگەر تەنها باسێکی گەرم و ڕوژاند بەبێ ئەوەی ڕێگە چارە دابنێم بۆ ئیشاڵڵە هەوڵەدەم بەو پەڕی بەرپرسیارەتیەوە قسە بکەم و دەست لەسەر برینەکان دابنێم و ڕێگە چارە دابنێم سەبارەت بەو بابەتێک کە بەڕێزت باست کردووە وەڵامدانەوەی ئەو پرسیارە بەڕێزت بە بەڵێیان نەخێر ناکرێت بابەتێکی یەک کۆدونی وڵێ ئەکردم باش ئەبێ لەسەر کۆی پرۆسەکە قسە بکەین باش دەرفەتمدا لە ماوەیەکی کورت زانستیانە بۆ ڕمکەمەوە پرۆسی ئەڵلقەی چارەسەرکردنی نەخۆشیە ڕێم پێ ئەدەی باش ئەگەر کورد بێ سوپاس دەکەم نەیگەێنم ئامانجەکە ناگات باش باش تۆ ساغی پێویست بە منە پێش ئەوی نەخۆش بیت ئەو پزیشکێک بۆی لە ساغی ببێنێتەوە باش تۆ نەخۆش کەوتی پێویستە پزیشک بتبینێت لەم سیستەمە تەندروستی ئێمە سیستەمێک گوادانراوە تەنها پزیشک نەخۆش ببینێ لەو بینە کەسانی تریش بەردەسەی کاری پزیشکی یەکەن خاڵی یەکەم چوی لای پزیشک چێت بینێ چ پزیشکێک مافی ئەوە هەیە تۆ وەکو ئەو کەسی کە خوای گەورە پەیمانی داوە ئێوەم لە جوانترین شێوە دروست کردووە چێ مافیەوەی نەخۆش ببینێت پزیشکی پسپۆر چیە ئەو کەسێ دوای تاوکردنی خۆناغی ئامادەی 6 ساڵی کۆلێژی پزیشکی و 2 ساڵێک مقیمی و ساڵێکی پلەبندی و ساڵێکی پزیشک پای بڵند و 5 ساڵی بۆردی خوێندەوە ئەنجا سندیکا پزیشکە مافی پێداوە پزیشکێکی پسپۆر تۆ ببینێ وەکو نەخۆشێک تۆی بینی چی لێ ئەکات مێژووی نەخۆشەکە لێ ئەپرسێت پشکنینی سەریریت بۆ ئەکات پشکنینت بۆ ئەنووسێ بۆ دەرەوە هاوڵاتی بەڕێز بزانە ئەڵلقەی دەستنیشانکردنی نەخۆشیەکەت گرنگتر نیشتە ئەگەر دەستنیشانکردنی نەخۆشی ئاسان بێ با هەموو کەس لە گۆگڵ بەگەڕێت چارەسەرەکەی پێ ئاسانە قورسترین هەنگاو لە زانست پزیشکی زانین چییە دەستنیشانی نەخۆشی زانی پێگەیاندنی پزیشک لە ماوەی ئەو 5 ساڵە بۆ چییە بۆی چۆن فێری بکەیت دەستنیشانی نەخۆشی بکە چونکە دەستنیشانی نەخۆشی قورسترین هەنگاوە دەستنیشانی نەخۆشی بۆ سێ هەنگاوی باسمان کرد ئەکرێت پشکنینی پزیشکی پزیشک ناچارە پشکنین بنووسێت پشکنینی خوێن ئەوە پشکنینەکانی یەک لە تاقیگە تایبەتەکانە بەدانە بەدانە ژمارە بن نزیک 200 پشکنینە لە کام نەخۆشخانەی ئەم کوردستانە پزیشک سەرپشکە هەر کامێک لەم پشکنانە بنێرێت بۆ ئەوی دەستنیشانی نەخۆشی بکە تەحەدات دەکەم لە هەر نەخۆشخانەیەکی حکومی 135 هەبێت پزیشک قۆڵبەس کراوە لە نەخۆشخانەکان ناتوانێت بەرجەستەی زانستەکەی بکە ئەوە خاڵی یەکەم پشکنینی خوێن پشکنینی تری تشکی ڕەنینە سیتیە سۆنەرە پشکنینەکانی ترۆکی پێچکانە هەندێک پشکنینی پرۆسیجر هەناوبینی سیەکانە هەناوبینی کۆڵۆن هەناوبینی گەدەیە ئەمانە هەمووی باجڕینکە ئەمانە هەمووی کۆ ئەەکەیەوە پزیشک بێتەوە خڕیەکاتەوە ڕێم بدە خڕیەکاتەوە دەستنیشانی نەخۆشی ئەکا ئەو هەنگاوە قورسەی کە 15 ساڵ پزیشکی پێ ئامادەکراوە کە دەستنیشانی نەخۆشیێکی کرد لەسەر ڕەچەتەیەک دەرمان ئەنووسێ ئەو دەرمانە ئەنووسێ ئەنێرە بۆ دەرمانخانە ئەو دەرمانەی کە نووسیوێتی پزیشکەکە بە ئاستی ئەو نەخۆشی کە دەستنیشانی کردووە دوای ئەو ڕەهەندە زۆرانە دەرمانەکە دێتەوە پزیشکەکە ئەی بینێتەوە ئاخۆ بزانێت ئەم دەرمانە بەڕاستی ئەو دەرمانەیە کە پزیشکەکە بۆ ئەو نەخۆشە دیاریکراوە نووسیوێتی ئەو دەرمانەی پێدا و ڕێنمایی نەخۆشەکە ئەکات کە ئەو دەرمانە بە جوانی وەربگرێت دواتر پێی ئەڵێ وەرەوە دوای 2 هەفتەیە بۆ بزانێ ئاخۆ دەرمانەکە ئەم ڕێخەرەوە تو چویتە ئەو شوێنی کە دەرمانەکان نووسێ بۆ نەخۆشەکان بۆ دەرمانخانەکە ئەم ڕێچکەیە جوان ڕۆی ڕێیەکە ڕاستە ئەم ڕێچکەیە ڕاز نەڕۆی پێچ و پەنا دروستە بێت لەم تێگەی لێو تێگەم ئەم ڕێچکەی ئەو پێچ و پەنایەت هەوڵ بدەین باشە بەڵام گرنگە هاوڵاتی لەو سێرکڵا لەو بازنەیە جەناب زانیشم قسەکانی بەشێکی بۆنیەوەی لیات کە خەڵکێکی زۆر پەنا باتە بەر ڕێکاری تر بۆ چارەسەرکردن وەکو بەناو شێخ و نازانم
چی و چی کە زۆرە دەرونجان ئەمە ڕێڕاستەکەی لە هەر شوێنێکی ئەم دنیای بگەڕێ ئەگەر بتێ ئەم بازنەیە بەکارنێت یعنی لادان هەیە باش هەر پزیشکێک ویستی نەخۆشەکە ناچار بکە بڵێ ئەگەر لە دەرمانخانەکەی خۆم نەبێ نابێت دەرمانەکە ڕێهێنایەوە بۆ نمونە وتی بڕۆ لە دەرمانخانەی ئەی بیکڕە ئەوی سوو لە دەرمانخانەی زیێت کڕی بەڵام نەفسی ئەو ماوادە پێکاتە زانستی کە پزیشکەکە ئەو نەکڕێ پزیشکەکە ناتوانێت پزیشک ئەو هەموو هەوڵی داهتا دەستنیشانی نەخۆشەکە بکە باش ئەگەر سا تۆ تێ بە من بڵێم بازرگانیە نییە نانانە ئەو قسە ناکەم ئەی چی تۆ ئەتوێ بچێ ناو دارستانێک هەموو دارەکان ڕاست و ڕەوان و ڕێک و ڕوون بن باشە باس ئێمە باسی دارە ناڕێکەکانەکەین خواتکە با بەرنامەکەوا لێ نەکەین کە دیفاع لەو پزیشکانە بکەینکەوە ئێمە ئێستا من دەکۆمنتدانەکەم ئابا بە ویژدان و قسەکەین ببوورێ سایمە جەنابیشە باشە سەیری ئێمە باسی ئەوواکەین نەتێ قسەکەتەوە جان ئەگە ئەو پزیشکە نەخۆشەکەی ناسار لە دەرمانخانە ئەی بیکڕێ بەڵام ئەگە دەرمانەکەی هێنایە لە زێت کڕی و نفس بوتی ئەو بەکەڵک نایەت ئەو نەخۆشە هەڵەیە جایەتە بچێتە لە ئەو پزیشکە مانای وایە شتێکی ناڕوون هەیە بەڵێ لەو حاڵەتە ناڕوون ڕوو ئەدا باشە بەڵام ئەگەر نفسی من سەیرەکەیشێک لەو مندوبانەی کە پلان بووبێتە ناو بەرنامەکەم و نەهات منەمێ دەنگی لێم تابەن من بەرپرسیارم لەم دەنگانە بەرپرسیارم لە دۆکمنتانی کەی خەمە ڕوو لە ڕووی یاساییەوە هەر پزیشکێک هەر کەسێک ڕخنەیەکی هەیە سەرنجێکی یاسایی هەیە سەرنجێکی ئەوەی هەیە ڕوبەڕووی شخصی منی بکاتەوە بە هەموو دۆکمنتەکان بە یاسا لە دادگاکانی سلەیمانی بێ هەولێر بێ هەر شوێنێک بێ کە تۆ بەدڵتە بۆت بخەینە ڕوو لەم کەسانەوە بەڵام کەسیان ئامادە نەبوون بێن لە بڕۆی نازانم بازێکیان ئەڵێ هەر حتا هەڕەشەمان لێکراوە باجۆ بگریت کاک دەروون سڵاو لێبێ من خۆم خوێندکاری دەرمانسازیم پزیشکی دەرمانسازی مەرحەلە چوارم ماوەیەک مندوبیم ئەکرد مندوبی دەرمان جا مندوبی دەرمان ئاتەنە بێ بچی بلا دکتۆرەکان تاوەکو دکتۆرەکان قەنەعاتکەن کە ئەم دەرمانە بنووسن و ئەمە ئیسفادی ئەم شتانە لەوە بۆم دەرکەوت کە یعنی سا هەشتا بۆ نەوەتی دکتۆرەکانمان شەریکن یعنی پارەی خەیاڵی وەرەگرن سەفەر وەرەگرن ئەچن بۆ کۆنفرانس لە وڵاتی تر ئەچن بۆ ئیسپانیا ئەچن بۆ فەڕەنسا لەسەر حسابی شەریکات لەبەرچی لەبەروی دەرمانەکان بۆ بنووسن ئەمە شەریکاتەکان فێری دکتۆرەکانیان کردو بێلەوە لە زۆربەی بیناکانی ئیبراهیم پاشا و تویمەلی گوای لات ئێستا دکتۆرەکە کاتێک کە لەو بینایە نەکرێ ئەیە نە ئاو کارەبە ئایا هیچ شتێک نایە لە پارەی ڤۆیسی دۆم لە پارەی دەرمان شەریکە لەگەڵ سەیدەلیەیە لە پارەی فەحسەکان لە تاقیگەکەیە شەریکە لەگەڵ تاقیگەکەیە یعنی هیچ شتێک نامێنێتە دکتۆرەکە شەریکاتی لەگەڵان نەکە و بێلەوە هیچ پارەیەکیش نایە هەزار تڕوونەتیش بەسەر نەخۆشەکەن یعنی نەخۆش وای لاتووە کە ئەچێتە ژوورەوە سوور ئەزانێ قۆڵی ئەبڕن بەڵام مەجبورە پێویستی پێدی لە خەسخانەکان وای لاتوە ئێستا چارەسەر بۆ نەخۆش ناکەن لەبەرەوەی نەخۆشەکان بچنە خەسخانەیەکی ئەهلی یان بچنە ئایادەیەک بوو لە دکتۆرەکە سەردانی ئەوێ بکەن بۆی پارەی لێ بتەکێنن ڤۆیسی سێم چل سانی ناوی دکتۆر نایەنم وەکو دکتۆر بەڵام چەند کەس ئەزانم چەند دکتۆر ئەزانم سویچی سیارەکەیان خۆتە بەردەمی سویچی جیکلاسێکیان خۆتە بەردەمی سویچی بی ئێمێکیان خۆتە بەردەمی بۆ مدەی ساڵەکە و عیلاجانەی ئەو شەریکیە بنووسێ طبعاً دکتۆرەکانیش زۆربیان لەگەڵ ڕێزم بۆ باشەکان هەنێکی زۆر نەفس نزمیتی هەیە وەری شەگرێت و عیلاجەکەش نووسێ بەسەر نەخۆشی داماوە ساغبێتەوە نەخۆشیش کە ئەچێتە ژوورەوە لای دکتۆر وازانێ فریشتەی بینی وازانێ بە دەرد و عیلاجەکانی ڕائگا و فریایەکەوێت بەڵام ئەو وەزعی دکتۆرەکانی ئەم وڵاتی ئێمە دەستخۆش ئەمە ڤۆیس بووناردیت هەڵبەتە بە ڕیکۆرد لایەتی کە ڕیکۆردی دەنگی کردووە کە بەشێک لەو مندوبانە خۆشی هەر لەسەر بابەتێکی لەو بابەتە دەرکراوە بۆیە دووبارەیەکەمەوە هەر دکتۆرێکی بەڕێز ڕخنەی لە جۆری بەرنامەکە هەیە ڕخنەی لەو بابەتانە هەیە هەموم دۆکمنتانە لە ڕووی یاساییەوە ئەخینە بەردەستی دادگا قسە چی بوو لەسەر قسەکانی یەکێک دەستخۆشی دەکەم کە بوێرانە قسەکانی کردووە پێناڵێم ڕاستیان هەڵەیە بەڵام هەندێک کۆمنتی بە لەسەر قسەکانی باشە ئەوتی ستاشتای پزیشکەکان ڕەنگە ڕقم ناکاردن و ڕقەمە تۆ لەسەر ڕقم قسەکەم لەسەر ڕقم وەڵام تەدەمەوە من دوێنێ لەگەڵ بەرپرسی کارەگەڕی سەندیکای پزیشکانی کوردستان قسەم کردووە نزیکی 10,000 پزیشکوانی کوردستان کەمتر لە 120 کەمتر لە 2000 کلینیکی لە کوردستان بۆ من بێم ڕەشبگیرانە هاوڵاتانی وڵاتەکەم
هەڵبەتەوە ڕقەمی من نییە ڕقەمی ئەو بۆ بێم هاوڵاتیانی وڵاتەکەم بێ ئومێدکەم بەرامبەر پزیشکان بەڵام ئەوانن لێم مەبڕە ئەوانە مختصر پێم بڵێ نییە دکتۆری وانە قسەکان هەیە بەڵام چێن ئەگە تۆ کتلێکی ئاوت دروست کرد ویستە چایەک دروست کرد چوارتر بێت یەک کەوچک دەرمان سایتی ئەەکەی یەک کەوچک دەرمان چە ئاوەکە هەمووی ڕەشەکە یەک دکتۆری بە قسەکەی تو زۆر جوانە ئێستا تۆ سەد سفری جوانت هەبێت ئەمە ئەم دیکۆری من ئەگەر ئەم گڵۆپە ئیژ نکات دەردی کوور دەڵێت چاوی دەرەهات مشکلە نییە زەرە لە کەسمان ناشنێ بەڵام دکتۆرێژێ بێت بازرگانی بەجست هەڵەیەکات دەردی ئێستا من ڕیکۆردی ترم لە 4 ئایتمی بۆ دانن ئەڵێم ئەمەم بۆ سەر کابرا فقراتێتی عیلاجی شتی چیتری بۆ بنزیرەبری تۆران زۆڤەر لێ خوڕیا پزیشکی خواناس و بەڕۆژ دوورە لەو ڕۆژتان هەر ئێمەش باسی ئەوانی کە خواناس من پێ دەڵێم 195 دکتۆر بە زیادەوە جیرۆدەی دەستی ئەو دکتۆرە خراپانن ئێمە ئەوانە چا بکەین چیڵی جەناب پێم خۆشە پرسیارەکە دیاری کراوکەیان لە سەری ئەم دیاردەی هەیە یانە وە بزانم بە نیسبەتی ئەویان دکتۆر هێرش بە حەدی قسە زۆر بە حەدی قسە لەگەڵەکە هەیە یانە دووبارە من لێم گەڕەوەکو دکتۆر هێرش وتی با هەندێک کاتەکەمان تاوا ئەبێ ئێمە سەیری من سەیری من پێشەوەی بێمە بەرنامەکەش بە بەڕێستمەوە دوتم ئێمە ئەلێرە بۆی هاتوونە تێرە بیوێرانە لەوانە زۆر کەس نییە بێ لێرە بەشداری بکە لەسەر ئەم بابەتە قسە بکە هەر دەمەندوو ڕایان کرد دەمەندوو کە بە قەرار بوو بەشداری بکەن ڕایان کرد وڵای من ئێمە پزیشک بوون هاتین پێش وەکو لە بایۆگرافیەکەش باستان کرد من 3 ساڵ کاری بازرگان دەرمانەکەم من ئەمەوێت لێرە ئەنی تەڕ وشک بێک و نەسووتێنین ڕاستیشتەکە بە تێبگەن ئێمە باس هەر زۆر دەکەمەوە بۆتان باسی لە 100 دکتۆرێک دکتۆر وابێ باسی ئەو دانەیەکی هەیە یەکدانە هەیە کاک دکتۆریش وتم هەیە وتم بە ویژانە قسە بەڵام با هەندێک ئەوە نەکەین وەکو ئەوەی ئەو ڕقەمە گەورانە ئێستا بەستخوا من نەبێ ئەو ڕوونکەم مەجالم بدەین کاتێک ئەڵێن 90 لە 180 لە 100 ئەخە ئەمە دوو ڕۆژتر دایکی من تەماشای بکە یان یەکێکتر تەماشای بکە متمانی بە یەک شت نامێنێت بە هەندێک شتێ تێبگەین ئێستا ئێمە لە دنیایەکی بازرگانین بەهۆی بازرگانیەوە ئەتوانرێت وا بکرێت داهێنان بکرێت شت بەرەو پێشتر ببرێت ئەمە یەک نمونەتان پێ بڵێم لە چەند ساڵێک ڕابردوو لە کۆبوونەوەی زانایانی ئاینی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کۆبوونەوە بۆچی وڵاتانی ڕۆژهەڵات وڵاتانی ڕۆژئاوا بەرەو پێشەوە ئەچن ئێمە بەرەو دواوە ئەچین پێش ناکەوین یەکێک لە خاڵەکان کە دیاری کرا ئەوە بوو کەوتیان بازرگا ئەوەیە کێمە لە ڕووی اقتصادەوە بە دوا کەوتوین یەک لە خاڵەکان ویستیانەوە بوو فتوای لەسەردرا ئەوە بوو کە مڕابەحی بانقی بە شێوازێک حەڵاڵی بۆ دروست بکرێت یعنی بە شێوازێک سوی بانک ڕێک بخرێت تاکو بە شێوەیەکی ئێستا کە پێڵێن سوی نازان بانکی ئیسلامی ئەمەش پێم خۆشە شتێک تێبگەن ئینجا باس شتە خراپەکان بکەین بۆ نمونە کۆمپانیا براندەکان کە نامێنام بێنم وەلوانە خۆتان زۆر ناوتان جێلو ببێت بۆ واسطەی ئەوەی کە بەهۆی ڤایرۆسی کۆڕۆناوە چەندین کۆمپانیا هەیە پارە سەرفەکە لە پێناوی زانستیە تاکو شتێک بدۆزێتەوە لە خەڵک سوودی لێر بگرێت ئەم کۆمپانیا بۆچی ئەم کاراکات بۆ بازرگانی ئەم بۆ چاوی جوانی ئەمەیە بۆ بازرگانی بەڵام لە کۆتاییشدا سوودی هەیە بۆ خەڵکەکە ئەو کۆمپانیا بڕندانە ساڵانە خۆ ئەمانە ئەگەر لە وڵاتی ئەمە بێ لە ژێر دەسک بکرێ خۆ ساڵانە لە ئەوروپا خۆ هەموو شتێک شەفافە هەمومان ئەزان لە ئەوروپا هەموو شتێک شەفافە ساڵانە 25% لە داهاتیان بۆ کۆنفرانسی زانستی بەکارهێنن 25%یان بۆ بەرەو پێشچوونی ئاستی زانست ئەو شتێک کە دۆزیویانێتەوە بیگەێنن بە دکتۆرەکان ئەی باشە دوو ڕۆژتر ئەو دکتۆرە بەڕێزەکە ئێستا و بردی تەواو کردووە نابێ بەشداری کۆرسێکی زانستی بکات تاکو ئەو شتە نوێ فێر بێت بەڵام کۆرسی زانستی بەشداری نەکات لە بڕووی کە لەگەڵتم بابە تاویکە حەزەکەم نەگران ژۆڤەر دکتۆرێکی بەڕێز F16 پێ بێ بەڵام لەسەر ئەساسی ئەساسێکی تەندروست بکە لەماوەی 3 ساڵی کارکردن بە ئەو ڕەنجڕۆڤەر هەتا ئێستا نەمدیوە یەکێکی برادرم بڵێ من کردومە یا خۆم کردبێتم بەس بە قسە جۆم نییە بووە ئەم ڕەنجڕۆڤەری کە خەڵک باسیەکە یا خۆت نازانم ئێمە هەر شتێکی ترە یعنی ئەوەیە کەڵم مێشێک ئەکرێ بەگا مێش باشە ئێوە قسەتان هەیە چێ قسەی هەیە با بێمە خزمەتی ئەو مایکەکە پێم وابێت تۆش ماسکە بەستۆ قسە دێ فەرم جان چی بڵێ یەکێک لە قسەکانی کە دکتۆر بەڕێز کردی گوتی لە 100 کەسی یەک کەس هەیە ئەوەی کە بەس ناوی شەریکە دەنووسیتن هەتا با بڵێن عەقدی لەگە شەریکەکان هەیە بەخۆی ئێستا پەیجێکمان هەیە پەیجێکمان یعنی بڵێن پەیجێکی زانستیە 9600 تەڵەبەی تێدایە باشە ئەوە چی ئەو پەیجە دکتۆر ڕاچەتەی دەنووسیتن بەس چ ڕاچێتە نووسینێک خەتەچی دەکا لەگەڵ پیتەچی ئەوە تا علاساس ئەوە ناوی دەرمانەکەی نووسرایە و خەڵاس دەفرۆشی ئەو لۆ سیستەمەکە
ئەوە ناکرێت بەسن پێشتر قەرادرەیەکە بکرێتە کۆمپیوتەر لۆ کارای ناکەن باشە لۆ نایکەنە ئەوەیە جدی. من زۆر خەڵک ئەوەی بۆ نووسیوم خوا با لای تۆ بم زۆر بەڕێزەوەی بۆ نووسیوم کە هەندێک دکتۆر پێت ناڵێ بچۆ بۆ فران دەرمانخانە بەڵام بە دەسوخەتێکی نووسێ کە بەس دەرمانخانەکەی خۆی خۆ ئەگەر دەتانن ئەوە زووکەن شتی وا هەیە دەتان ئەوی زووکەن کاک دەروون چی ئەوەی بەدەستەوە ئەوە ڕاچێتەکە عقدا لەگەر سەیدەلیەکانی تەنیشتا خۆی عقدا لەگەر ئەو شەریکانی بەسەلەن ینی بەدەسوخەتێ نووسێتی بەس ئەو تێبگا طبعا یان لەگەر شەریکەکان ڕێک دەکەویت جەنابە ئیشت چی تۆ ئەفوم کە کاڵە میشت چیە قوتابی دەرمان سازم جان قوتابی دەرمان سازم قوتابی دەرمان ساز بەڵێ بەرەم ئازاراکەون خەڵک بە ئەم شتە بەیەواڵێ بێگومان بە خۆشمان دەیبینیت بەسیترین نمونە لەگەڵ کۆمپانیەکان عقد دەبەسترێ مادەک با بڵین لە بەسیترین دەرمان دەست بکەین ئەزیترۆمایسین ئەمە هەمومان دەزانین لە بۆ ئیلتیهابی لای بەشی سینگوان هەیە باشە لەبەر چ دکتۆرەکە پێی ناڵێ ئەو مادە هەیە بڕۆ کامە شەریکەی دەکڕی بکڕە بەس شەریکە باشەکەی کوڕە لۆ ئەو شەریکەی دەنووسی کە عقدی لەسەر دەنووسی باشە دەڵێن دکتۆر هەیە دکتۆرەیە باشە لێرا بۆم بۆستە ئەو شەریکە دەنووسیتن بکە سەری بۆ زۆر جوانە من بەیانی بم بە پزیشکی پسپۆر کە نەخۆشێک هاتووە سیقی بە من لە سەردانی منی کردووە ئەو دەرمانە ئەنووسم کە بە پێی ئاستی نەخۆشەکە ئەگەر نەخۆش بڵێ من ئەتوانم باشترین دەرمانم بۆ بنووسە ئەچم ئەو دەرمانی بۆ ئەنووسم کە شەریکەی بڕاندەکەی شەریکەی دایک ئەو شەریکی کە یەکەم کا دەرمانەکەی دۆزیەوە باگرانیش بێت نەگە و شەریکەی کە مبادری توی کردێ لە ڕوویمان لێرە بە هەوڵاتی ئەڵم هەر پزیشکە گوتی ئەگە ئەو دەرمانە نووسیمە ئەوە نەبێت لە نفسی شوێ نەبێت مەیکڕە بزانە ئەو پزیشکە ڕەحمەتە لێ بەڵام ئەوە یەکێکە لە ڕێنماییە بەڵێ ئەو ڕێنمای بەڵام ئەگەر لە شوێنێکی تر هێنات با نفسی چۆنی کواڵەتی دەرمانەکە چکە پزیشکەکە تەشخیصی کردووی بۆی بۆ دەرمان سارەسەر بکەیت بیهێنەوە بزانە ئاخۆ ئەو دەرمان نفسی شتە ئەگەر ئەو بەردەوام بە لەسەری بەڵام ئەو شتەی کرد باشە ئەگەر لەو شوێن نەبێ نابێت مەیکڕە باشە بۆ تەلەفۆنێ بۆ دکتۆر سامان نەکەین مثلەن هەندێک جار دکتۆر کە دەرمانەکەی داتی بەناوی شەریکەی دەرێ وەرە با تەماشایکەمەوە بزانم عینەن ئەوت کڕیە کابرا لەو عیادەی دێتە دەرێ ناچتە ئەو سەدەلێکی هەرزانە لەم سیستەمە جەنجاڵی کە هەمانە ئەگەر پزیشکێک ئەو دەرمانەی بۆ نەخۆشەکە نووسیوێتی و نەیبینێتەوە کارێکی زۆر هەڵی زانستی کارجێڕێ بۆ نەخۆش هەبووە دەرمانی ڕیفاکسیمینم بۆی نووسیوە لە فریاکەوتن کە بۆ بەشە لە کێشەکانی کۆندامی هەرز بکاردێ هاتۆ تۆ ڕیفامپیسینی بۆم هێناوە کە بۆ نەخۆشی سیل بەکاردێ هەر پزیشکێک ئەو دەرمانەی کە بۆی ئەنووسێ لەسەر ڕەشەتە نەیبینێتەوە گومانی هەیە ئاخۆ ئەو نەخۆش ئەو دەرمانی کڕیوەیاننا ئەو دەرمانە چۆن وەربگرێت بۆیە من هەموو پزیشکە هاپیشەکانم ئەگەر کەنۆرینگەشیان هەبێت پێشنیاریان بۆ ئەەکەم ئەو دەرمانە بەڵام نەخۆش ئازادە نەخۆش دکتۆر جان سڵاوە لێبێ بڵێ باشی دکتۆر سامان سڵاو سەرچاوان قوربانە بم ببوورە تۆزە ئێمە میدیا تۆزە ئاگامان لە ئەتەچێت و شت نییە هەندێک جار بە حکمی پەرۆشیمان بۆ ئیشەکەمانەوە بینەران گویان لە دەنگی جەنابتە بە تەلەفۆنەکەی خۆم وەرم گرتووی دیاردەکەمان هەفتەی پێشوش شتێکمان باس کرد هەر لە تەلەفۆنێکی خۆمانە یعنی دیاردەکەمان بابەتی ئەو بازرگانیە کە بەشێک دکتۆر جان ئەڵێم بەشێک لە پزیشکەکان لەگەڵ خاوەن دەرمانخانە و خاوەن تاقیەکان ناهیانە ئێستا بەشێکی زۆر لە خوێندکارانی دەرمانسازی لێرە میوانە دوو دکتۆری بەڕێزم لەگەڵا میوانە تقریبن بەگشتی هەمومان هاوڕین لەسەرەوەی کە بەشێک لە دکتۆرەکان زۆر بە شێوەیەکی جوانی تەندروستانە و بە ئەخلاقێکی پیشەیانی بەرزەوە ئیشەکەن بەڵام بەشێک لە دکتۆرەکان ئەگەر لە 100 دکتۆر یەک دکتۆریش ئەم شتە بکات پێم وا بێ هاوڕای کە ئەمە شتێکی مەترسیدارە و شتێکی خەتەرە جەنابەت لەسەر ئەم دیاردەیە قسە چییە؟ بەڵێ زۆر دکتۆر جان بەخوا تەلەفۆنی با بۆی بکەم ئەگەر کات بۆ کاک دەروون پێم خۆشە لەسەرەوە یەک دوو زانیاری وردت دەمێ زۆر سوودی دەبێت باش با دکتۆر وەرگرمەوە بە دایرێک دەتوانانی بۆی بکەیت بە دایرێک بۆیەکە وتە زانیاری مەیتێ بەڵێ بەنسبەتی ئەوەی کاک ئەو برابەڕێزە باز کرد ئیشاڵە بێتە هاو پیشەشمان لە چەند ساڵی داوات ئیشەڵڵە ئەم برایی کە ئەیکە قسەکانی باشە حەزم لێ بۆ ئیزافاتی بۆ بکەم یعنی بەنسبەتی خەتخۆشی و خەتنووسین مەرجی وەرگرتن لە کۆلێژی پزیشکی خۆشنووسی نییە لەوانەیە هەر یەکێک لێوە گەربێن لێ شتێک بنووسن دەست خەتان خۆش نییە یعنی پێویست ناکرێت ئەمە هەموو شتێک بەڕەشی ببینین ئەمە یەک دوم شت بەڵێ کراوە بە سیستەمی کۆمپیوتەری وابزانم ئێستا وەک بەرەبەر کار لێ ئەکرێت چەندین دکتۆر هەیە بەرەو پێشەوە ئەچن کە بیکەن بە کۆمپیوتەرێک هەر ئەم دکتۆرە بەڕێزە بەیانیان لە حکومەتە
چۆر نەخۆش بۆ ئێسێتە ژوورە فەقیرە دەرمانە نووسێ بە سەرعی بەدەست دەینووسێت باش بە ئەو برادرە بزانم ئەفوو هاتا دکتۆر وەرگین جان ئەتێ بڵێ چی جان دکتۆرەکانەکەم دەستان خۆش بێت بەڵام ئەتوانین ئێمە بڵێن بازرگانیەک دەکرێت لە نێوان دکتۆر و سەیدەلی مختبەردا کە ئەمە وەکو دکتۆر جان خۆیەک دقت دکتۆر جان تەلەفۆنێ بۆکەم بە نۆرمال بۆت نایە بەساق هەر بە کۆڕێک بۆ دەکەم من چاوەڕی جەنابتم چاوەڕێمەوە بینەران جویان لێتە قوربانت دەتوانین هۆکارەکەی بۆ بگەڕینەوە کە بەکرێدانی شاهدە هەیە بۆ نمونەک پزیشکێ دەرمانی سەیدەلی تەواو کردو دەتوانێت شاهدەکەی بەکرێ بدە زۆر ئاسایی ئەتوانێت پەیمانگەی پەرستاری قوتابی تەواوی کردبێ ئەتوانێت ئەو سەیدەلێ بەڕێ بێ بۆ چونکی شاهدەکەی هەیە شاهدەکەش بەکرێ گرتووە یەک دوو مختبەرمان هەیە شاهدەکەی بەکرێ گرتووە کە دەرچوانی پەیمانگای شیکاری بەڕێ ئەبن ئەمانەمان هەیە ئەمانە ئاساییە بازرگانی بکرێت نەخێر بەس هەیە زۆر بە بەڵگەوەڵی یا لە جیرفانە دەرێنەوە حەزەکەن دوای بەرنامەکە چەندین کۆمەلگای پزیشکیتان پێشاندن چەندین سەیدەلی هەیە کە بەکرێ شادێکی هێناوە ساحێبەکەی ئاگاداری یەک شت نییە کە ئەو دەرمانانە بە گران ئەفرۆشیا خود بارزان ئەمە یەک خاڵی دووەم ئێمە لە ناو سەیدەلیەکانی کوردستاندا هیچ سەیدەلیەک نرخەکانی وەکو یەک نییە سەیدەلی هەیە زۆر هەرزانە سەیدەلی هەیە زۆر گرانە سەیدەلیش ئاستی وەسەتە ئەمە هۆکارەکەی چییە بۆ کوالیتی کۆنتترۆڵێک نییە بۆ من بڵێت ئەم دەرمانە بۆن دەیە پاراستۆڵێک بە 1000 دینارە لە سەیدەلێک ماقولە لە سەیدەلی تر بە 3000 بێت ماقولە گرانتر بێت دکتۆر تەلەفۆنی کردەوە دکتۆر جان دکتۆر بەڵێ کاک دەروون بەنسبەت ئەو پرسیارەی بەڕێستان باش دیار دەکە یعنی دیاردەیەکە ناتوانین بڵین بوونی نییە ئەوەندەی بیستنی ئەو دیاردەیە دەبیستین ئەوەندە ناگەینە سرە داوێک کە بزانین لەسەر مافی نەخۆش لەسەر بەرژەوەندی نەخۆش کەسێک لەگەڵ کەسێکتر تەسیق بکات و یان ئیجباری بکات هەمان تاقیگەیان هەمان دەرمانخانەیان هەمان ئەکسڕێ هەر پشکنێکی دیکە بێت نەخۆش ئیجبار کرێ مافی نەخۆش ڕێگە بەوە نادات کە ئیجبار بکرێت تەنها لە شوێنێک ئەم پشکنینە ئەنجام بدا بەڵکو نەخۆش ئازادە بە پێی مافی باشە جەنابە دووەکو وەزیری تەندروستی ڕێنماییت بۆ پزیشکە بەڕێزەکەشم لە بەرنامەکە هەرواڵێت ڕێنماییت بۆ نەخۆشە بەڕێزەکان ئەوەیە کە گوێ لەو دکتۆرە نەگرن کە شوێنێکیان بۆ دیاریەکە هەم بۆ مختبەرەکە هەم بۆ دەرما جان ئەمە ئەو حالەتانە طبعاً چەند جارێک گوێبیستی بووینە چەند جارێک لیژنەی لێکۆڵینەوە و بە دوواداچنمان کردەوە بەڵام لە بنەڕەتدا چارەسەرکردنی ڕیشەیی بدەتوانین بڵین ئەوەیە کە ئێمە لە بەڕێبەرایەتی کوالیتی کۆنترۆلی جۆری دەرمان لە چاکسازیەکانی دەرمان لەگەڵ کابینەی نوێن دەستمان پێکرد نابێ هیچ پزیشکێکی دەرمانساز یان کەسێک لەناو ئەو بەڕێبەرایەتیە کار بکات بە هەمان شێوە لە کەرتی تایبەتدا کاری کۆمپانیا و خاوەنی کۆگای دەرمان و بەرژەوەندەکانی دەرمان و پێداویستی پزیشکی بێ بەهۆی ئەوەی کە جۆرێک لە هەماهەنگی جۆرێک لە تەنسیق خۆ نەخواستە ئەگەر بەشێکیش بێت ئەمە ڕێگای دووەم ئێمە ڕێنماییمان دەرکردووە دەبێت ناوی زانستی بنووسێت چونکە ئەم دەرچەیە یان ئەو دەواازەیە کە ئەگەر خۆ نەخواستە تەنسیقێک یانیش کۆمیشنی پێ دەڵێن چی پێ دەڵێن بڕە بەشێکە بێت لە ڕێگەی کۆد یان لە ڕێگەی ناوی تیجاری بەکاربێن لەسەر ڕاچێتەی پزیشک یان دەرمانساز ئەمەش قەدەغەیە بە ناگان دەبێت ناوی زانستی بنووسێت چونکە ناوی زانستی دەرمان هەمان ناوی زانستی دەبێت ئەو کاتیان هەموو دەرمانخانەیە دکتۆر سامان تۆ ئاگاداری ئەوەی هەندێک دکتۆر ئەڵێن ینی من دۆکۆمنتم لایە هەندێک دکتۆر ئەڵێ ینی بە دەسوخەتێگەی نووسێ بە جۆرێگەی نووسێ کە ئیلا ئەو سەیدەلی خۆی نەبێت لی تێ ناگات کە دەرمانەکە بکڕێ ئەمەتان بۆ چارەسەرکردی ئەوە کردووە اینجا کاک دەروونم دەویست بۆ تاواقم دوو خاڵم باس کرد چەند خاڵێکی دیکە شێ نابێ ئێمە بەڕێزت گوتت بە دووادا چۆن چارەسەری کێشەکە ناکا بەردەوام چونکە دەبێ بەشێکی کەمی لەسەر هاوڵاتی بێ بەشە گەورەکەی دەبێ ئێمە لە بنەڕەتدا چارەسەری بکەین ئەوەی دیکەش هاوڵاتیش بڵێ دەتوانێت سکاڵا بکات دەتوانێت گلەیەکانی یان هەر دیاردەیە چوای بینی دام و دەستگای پەیوەندداری لێ ئاگادار بکات باشە دکتۆر خاڵی سێمیان باش لەسەر وتەکەی بەڕێز بەز ئەگەر دەرفەت بدەی بۆ لە خزمەتان فەرموو هەر لەو خاڵەی بەڕێزت باست کرد نووسینی کۆد و یانش ڕاچێتە و تێنەگەشتنی دەستخەت ئەمە بەڕێنمایی و بە بڕیاریش لە ئەتوێنی دەرچوە تامیمان کردەوە لەگەڵ سندیکای پزیشکانیش
چەند جارێک کە دەبێت پزیشکان لە ڕێگەی ڕاچێتەی کۆمپیوتەر بنووسینی کۆمپیوتەری واتە بە تەبع بۆ بەشێکی زۆر لە پزیشکان ئێستا کۆمپیوتەر بەکاردێنن ڕاچێتەکانیان بوتە ڕاچێتەیەکی کۆمپیوتەری ینی بە کۆمپیوتەر دەنووسێ بە تەبع دەکرێنەوە بە دەستخات بەشێکی دیکەیان من دەمێ لێرە پێت بڵێم دیاردەیەکێ تەنها ئەوە نیە تەنسیقەکە لە بوونی تەنسیقێکی بەرژەوەندی پارە و خەرجی بێ لە نێوان شوێنێک لە شوێنەکان لەگەڵ نۆڕینکێ بەڵکو هەندێک جار دیاردەی سەفەر و شاند و خەرجیەکانی بەشداربوونی پزیشکان بۆ دەرەوەی وڵات بۆ کۆنفرانسێک ئێمە ئەوەمان قەدەغە کردووە و هەموو کۆمپانیایە ئاگادار کراوەتەوە دەبێت بەشدارکردنی کاوان بەشێکیان لە پرۆگرامەکانی بەشدار پێکردنی پزیشکان و دەرمانسازان و کارمەندانە بۆ پێشانگانی نێودەوڵەتیەکان بۆ کۆنفرانسەکان یعنی ئەوەشتان قەدەغە کردووە بەدڵنیایی هەر شاندێک هەر کەسێک کە شان بکرێت لە کۆمپانیایەکی دەرمان و پێداویستی پزیشکی بەبێ ڕەزامەندی فەرمانگەی تەندروستیەکان و بە فەرمانی وەزاری نەبێت بەڕاستی ئەمە دەچێتە قاڵبی یاڕەبی دەستەکانی خۆش بێ مادەم ئاگاد لەوەیە سەرپێچیە چونکە ئێمە کۆمپانیاکان بەتایبەتی ئەو کۆمپانیانی کە خاوەنی کۆمپانیای نێودەوڵەتی و خاوەنی بڕاندی نێودەوڵەتین خۆیان ناخەنە بواری ئەو شێوازە دێن نووسراو دەکەن بۆ وەزارەت بۆ نمونە دەڵێن بەڵێ بە شوێکی فەرمی داوا لە ئێوەکەن بەشێک فەرمی داواەکە ئیتر لیژنەی شاندکردن هەیە و بە پێی پێوەرەکان و بە پێی پسپۆرێک باشە دکتۆر جان دکتۆر با زۆر لە کاتێ نەگرم من جان کە لە هەمووی گرنگترەوەی دەمێنێتەوە بەڕێزت بۆ بزانم زیاتر بەڕاستی هاوڵاتیش دەبێت خۆشی هاوڵاتی ببێتە بەشێک لە چارەسەرکردن و گەیاندنی هەر سەرپێچیە ئێمە سندوقی سکاڵامان لە زۆربەی شوێنەکان هەیە لە نەخۆشخانە ئاگەکان لە ناو بازار لە هەموو نەخۆشخانەکان و هێڵە گەرمەکان هەمووی ڕاگەیاندراوە دەبێت کاتێک پزیشکێک چونکە زۆر هاوڵاتژێ من پەیوەندیم پێوەکراوە ئیثبات نەبوو بچێت لە فلان دەرمانخانە لە فلان مختبەر بۆیە ئەمەش هاوڵاتی دەتوانێت چارەسەر بکات. باشە دکتۆر جان ئەوە قەڵەمەکەم گر بەدەستمەوە دکتۆر جان ئەوە قەڵەمەکەم گر بەدەستمەوە هێڵێکی گەرممان پێ بڵێ بۆی کە ڕەنگە تۆزێ خەڵکی کوردستان زۆر باوەڕی بە سنووقی سکاڵا و ئەوە نەبێ هەر نەشزانێ لەکوێ بەس هێڵێکی گەرممان پێ بڵێ کە ڕووداوێکی ئاوا ڕوویە پیاوێکی پیرژنێکی جان ئەگەر ئێستاش نەمەیتێ دوای بەنامەیەک بۆم بنێرە ئێمە لە ناو بەرنامەکە بە سیجی نووسین بۆی کە هەموو لای ئاگادارکەینەوە هەشت دکتۆرێک بۆنیەوەی لێ هات کە ئیستیغلال تەکا پەیوەندی بەو ژمارە گەرمەوە بکەن بە پێچوانەوە سوپاسی هەموو هاوڵاتیەک دەکەین دیاردەیە چوای هەست پێ کرد هێڵەکانی گەرم یا هێڵەکانی پەیوەندیکردن 24 کاتژمێر هەیە بەڵێ بە 24 ساعتی جوابی هاوڵاتی دەدرێتەوە و لێکۆڵینەوە و تەنانەت تا ڕادەی دادگاکردن و سزای و ڕێکاری یاسایی وەردەگرێت ئەو هێڵانەت هەموو بۆ دەنێرین و سوپاسان دەکەنەکە بڵاوی بکەنەوە کە فعلا هەندێک هاوڵاتی ڕەنگە بە ئەرچی ێزانی نێسا هەردوایە لە کاتیان بەنامەیەک بۆم بنێرە ئێمە بە سیجی نووسین هەر هاوڵاتیەکی بەڕێز ئەوە وەزیری تەندروستیە لەسەر خەتە وەزیری تەندروستی بە جۆرێک لە جۆرەکان ئەگەر بە نسبەی لە سایەکیش بێ بڕوای بۆ هەیە کە ئەم جۆرە لە گەندەڵیە هەیە لە بینی بەشێک لە دکتۆرەکان و نۆرینگە و دەرمانخانە و نازام چی و چیە تۆی هاوڵاتی هەمومان مۆبایلمان پێ هەست بە سانسۆرێکەوە تا وەزیر ئەڵێ مەمنونین یعنی مەمنونین نەگوی کە نیگەران بێ ئەڵێ مەمنونین ئەگەر پێمان بڵێن بۆیە ئەبێ هاوڵاتیانیش دەست پێ بکەن جان بەدڵنیاییەوە بەدڵنیایی بۆ تا ڕادەگەین و بۆ تا ڕەوانە دەکەین دەچوان هاوڵاتی پەیوەندی بکەن قوربانە بم دکتۆر جان کاتی زیاتری لێ ناگرم سپاس بۆ هەموو شتێک سپاس داوای لێبوردنەکەم کە کتوپڕ تەلەفۆنمان کرد ئێوەمانان هەر شانی و بەرپرسیارەتێن بۆیە ئێمەمانانیش ئیزعاجتانەکەین و لە کات و لە ساتی ئیسراحەتی خۆتانەکەین زۆر سپاس بە دڵنیاییەوە بەشداریکردنێ لە بەرنامەکەمە کاریگەری خۆیە بێ و زۆر سپاس دکتۆر جان قوربانە بم دکتۆر جان خوا لەگەڵ شتێکت بۆ ڕوون بکەمەوە جان دوو شێوازی شەیە پێویستە ئێمە ئاگامان لێ بزانین پێشنیارەکەت نەگەیان ڕێزم پێ بۆ جەنابی وەزیر ئومێدەوارم ئەو ڕێنمایانێک کە ئێستا خۆ بەرنامەکە بینێ سا درستە ئومێدەوارم ئەو ڕێنمایانێک کە دەریای کردو بە هاوانگی لەگەڵ سەندیکا پزیشکان بۆ بە کۆمپیوتەرایزێتکردنی ئەوەی ڕەشەتە پزیشکی تەمەنا دەکەم لە نەخۆشخانەی حکومیش جێبەجێ بکرێت باشە قورسە ینی من ناڵێم من پزیشکێکم ڕۆبۆت نیم بەیانەکەی لە نەخۆشخانەی حکومی لە ماوەی 4 کاتژمێر 120 نەخۆش بیبینم دوای بیبینم و نەتیجەکانی دوای عیلاجی بۆ بنووسم یعنی هەر نەخۆشێک ئەبێ نزیک 3000 بیبینمەوە لە ماوەی 4 کاتژمێر 100 نەخۆش بەشی ڕایشکاری هەر هەمان پزیشک بێ دواتر ئێوارەکە بێ ئەبێ کۆمپیوتەر بنووسی بەیانیش هەر ئەو ڕەشەتی بەیانیانە کە مەجالی نییە ئەچێ لە دەرەوە بالضبط باش پێ ناشرین ئەکرین باش دوو لە ئێوە دوو لە باش واقعی بین کاک دەروون جان وەکۆی کە ئێمە حاشا بکەین کە بڵێن لەو دیاردێنە نا حاشا لەوە کە بڵێن نییە ئەکیت هەیە
وەکوی کە دکتۆریش باس کرد بەڵام ئەبێ جیاوازی بکەن لە نێوان شتەکاندا بەشێکی باش لە کۆمپانیاکان بۆ نمونە دەرمانەکانیان بە نرخێکدا ناوە وەکو لە ئاستی ئەو دەرمانانن کە شایستەیە نرخەکانیان لە وڵاتەکانی دراوسیان لە هەر شوێنێکتر بپرسە ئەم نرخەکانی لەو ڕێنجن زۆر ئاساییە بەڕای من بۆ کۆنفرانسی زانستی بێ بەیان بۆ شتێکی تر بێ من لە خێری خۆم ئەم شتە بەرەو پێشۆ بم یان منافەسی بازرگانی بکەم چکە تۆ بازارێکی ئازاد دروست کردووە لە ئاستی ئەوەی کە نرخ بەرز نەکەیەوە بتوانم ئەوە بکەم چۆن باسی ئەوم کردوتم کاتێک کە تۆ ئەم کەسێک سپۆنسەری ئەم بەرنامەی تۆ کاشتەکانی گران ناکە لە بەرەوەی سپۆنسەری کردووە بەڵام منافەسی بازارەکە بەڵام تۆ شەرعێت بەوای لە بینی کۆمپانیان تکانە منافەسەیەکی شەریفانە هەبێت لە بۆ سعر پێشکەوتنی زانست بۆ مارکتینگ باسەکەم بۆ مارکتینگ ئەو مارکتینگ لە باشە بەکاردیان لە خراپە بەڵام هیوادارن هەمووی لە باشە بەکاری بێنێت بەڵام من بچم سعرەکە گرام بکەم ئەگەر بە ورتر بۆتی باسکەم بۆ نمونە ئەگەر لە جاتی دەرمان بە مختبەر تێت بگەێن بۆ نمونە مختبەرێک فەحسەکەی بە 100,000 باشە من لەم 100,000 20,000 ڕبحم هەیە 10,000 ڕبحم هەیە تۆ بڕین گریمان دکتۆرەکەی ناگریمان من مختبەرەکەم لەم 100,000 بڕۆ من بۆ نرخ فەحس بۆ خەڵکەکەم مختبەرم باشە بە 100,000 باشە لەم 100,000 بۆ 15,000 خێرە ڕۆژانە ڕبحم هەیە بەڵێ ڕۆژانە دە نەخۆش ئەبینم زۆر ئاسایە من بتوانم نافەسە دروستکەم بڵێم کاک دەروون تۆ ئەگەر مختبەرتێ ئەمە وەکو بازرگانی پێویست ناکە لێ ڕابکەین با بۆ خەڵکی ڕوون بکەینەوە هەموو کەس مافی خۆیتی بازرگانی بکە لە سنوورێکی گونجاو کە نەبێتە بارگرانی لەسەر کەسێکی تر بێت و من بێ بڵم کاک دەروون تۆ دکتۆرێکی ئەگەر فەحستە بوو ئەگەر متمانەت بە شوێنەکەی من هەیە فەحسەکانت بۆ من بنێرە من بە 9,000 بۆتەکەم بە نەهار بە 100ەکە ئیکا بەس بڵم کاکە من شەیری ڕوبحی خۆم لەگەڵ تۆ ئەەکەم لە 15,000 خێرەکە بەڵێ ئەگەر هاتم دوتم دکتۆر هێرش تۆ دکتۆرێکی بۆ من بینێرە بە 120,000 20,000 دەمەتۆ ئەمە شتێکی ناگونجاوە دەسەکانە واز حەقسەکە زۆردارم جوان تێگەلەوە یعنی هەیە ئەو مارکتینگ مختبەرەکە گریمان دەرمان شەرحم کرد تا تێ بگەن مەسەڵەن لەو 15,000 خۆی کە ستانداردە ئەو تونی با بە دکتۆرەکە تۆ بە شەریفی ئەمەش دوو شتەیە هەتا لە ڕووی ئیسلامی شتێکی پێوترێ ئەگەر دکتۆرەکە خۆی لەوەش ینی دکتۆرەکە ئەوها بکە ڕێگە پێدراوە حەڵاڵیشە ئەگەر هەرچەندە من مفتینیم بەڵام ئەوەی کە پرسیومە بەڵام لێرە کوێتە ژێرباری یەک قسەوە ئایا زیادە نێرێ لە بەرەوەی کە نیسبە وەرەگرێ ئەمان ئەچێتە ئینسانی لە ڕووی دینداری و چکەم زۆر لێن پرسیوە ئەچێتە قالبی متەقی لێرە ئەگەر کەسەکە سعر بەرز نکاتەوە یان کۆمپانیاکان نرخەکانیان لە ئاستێکی پێویستا بێت هاوبەشی بە ڕبحی خۆیان بکەن بۆ بەرەو پێشچوونی منافەسەکەیان بە بڕای من تا ڕادێک گونجاوترە وەکو پزیشکی پێم وایە پزیشکی خەمخۆر نابێت بچێتە ژێرباری ئەو تێڕوانی نێ بازرگانیەش ئەسڵەکە ئەوەیە باشی قوربانجان باشی بەڕێزە من دەروونم دەروونجێژن لە پەیجەکە قسەمان کرد و پلانیش بوو بیتە ستۆدیۆچە بووی لەو بەڕێزانی بەڵام لە ئاخر دەقا پەشیمان بوویتەوە و ترسی باشە بۆ ئەمە خەتمان خراپە باشە ئەو بەڕێزەی تر بزانم بڵێ چی سڵاتان لەبێ دیاردەیەکی تر هەیە لە ناو سەیدەلەکانیان کە دکتۆرەکانی نووسێ دیاردەی زیادبوون نووسینی دەرمان کەمە زۆر بە لە ناو سەیدەلەکان هەیە جەنابە ئیشە چییە خۆت بنا دەرماسازم دبلۆمێ لە دەرماسازیە من بینیمە یەکێک لە نمونونەکان خزمی خۆم بووە کە ئەملیاتی بۆ کراوە دەرمانی زیادیان بۆی نووسیوە دواتر کە چۆتەوە بۆ سەیدەلەکە وتوتی دوای 48 ساعات ئێمە وەری ناگرینەوە پیاواڵێکی لە کاتشی قوربان حامیان هەیە کەسە لە نەخۆشخانەکە ئەحواڵە چۆنە نانە من ئاساییە سەوتی تۆ ئێسا بە باشیەتە لای من جەنابێکە بوو لەو بەڕێزانەی کە خۆت داوات کرد بەشداری بەرنامەکە بکەیت بە بەڵام دایان کەسی وەکو جەنابەت کە ئیش لەم سێکتەراکەن زۆر بە هەستاریەوە تەعامولتان کرد و ئەتوانم بڵێم بە جۆرێک لە جۆرەکان نەتانوێرا بێن بۆچی نەدوێرابیتە ناو بەرنامەکەەوە ڕاشکا و بە هەڵبەتە دەنگی پارێزراوە ڕەنگی پارێزراوە و من سانسۆری هەموو شتێکم مەبەستم هەیە چکە جەنابی وەزیر حکومەت سەریەم بەرنامەیە کات بۆچی نەهاتیتە ناو بەرنامەکەەوە ڕاستیەکەی سەبەبی ئەوەی کە نەوێرام کۆمەڵێک برادەرم ئاگادار بوو کە ڕەتەمەسیری ئەو بەرنامەکەم و بەرژاریکەم لەو بەرنامە پەیوەندیان بە کۆمپانیاوە کرده بوو سوپەرڤایزەرەکەم تەلەفۆنی بۆ کردم بوو بە هیچ شێوەیەک بۆ نییە بەرداری بەرنامەیەک پێکە زیان بە شەریکە بکەیت وە زیانی شەریکەش کەواتە زیان بە دکتۆر دەگرێنێ دەنا ئەمە هەموو شتێک لە بینی دکتۆر و شەریکە و سەیدەلیە و مختبرات لەسەر شتەکان هەموو شتێک ئاگادار ڕۆدەدا کە کارەساتێکی گەورەی دەکرێتەوە بابەت بۆ کارەساتە بۆ کارەساتە چونکە ئەو دەرمانانەی کە سەر دەکەیت لەسەر حسابی من و زەناب و دایک و خوشمان حساب چۆن دکتۆر هەیە کات دەروون ڕۆژانە ئیمکانیەتی هەیە خۆی باەت بکڕێ ڕۆژانە ینی ئەوەندە ئیمکانیەتی باشە ئەوەندە نەخۆشی زۆرە کە
کە چوومە لای خۆی پێگوتیمە دەتوانی شەریکە هاوکاری بکە بۆی مۆبایلی بکڕم ئەمەش پێمان بچۆ شەریکە ئامادەی هەموو هاوکاریکە بەڵام شەریکەش لە بەرامبەردا پێویستی بە سەپۆرتکردنە گوتی باشە من دەرمانێکم بێ ئەو دەرمانە زۆر هەیە یانی شتێکە تەوەندێک بۆ هەموو خۆشت پێویست بکات بستنە دوێتی بە دەرمانخانە خۆ کردو گوتی سەددانم بۆ لە دەرمانخانە تۆ پێ بکات سەددانە یعنی سەرکات باش ئەم قسانەی کەیکەیت ئەم قسانەی کەیکەی بە دڵنیایەوە لایانی پەیوەندیدار وەزیری تەندروستی گوێی لێیە حکوومەت گوێی لێ بێت ینی با ڕاشکاو بین ورد و درشت دەست بخەینە ناو ئەم برینەوە ینی ئێمە وەکو میدیا وەکو دیوی یاسایی کوردستان 24 هەچ بەڕێزێک لە ئەسنای ئەم بەرنامەیە تو شێر کێشەیەک بێ ئێمە لە ڕووی یاسایی و پشتیوانیەکەین مەبەستم وۆیە ڕاشکاو بیت یعنی تۆ وەکو کارەسات سەیرەکەی ئەمە بووە بە دیاردێکی ئەمە نەزەق یعنی من لە بەرنامەکە لەبەر خاتری دکتۆرە بەڕێزەکە جان مەمنونە بم پەیوەندی پێ بکەرەوە مەمنونە بم مەمنونە بم مەمنونە بم ئەو مایکە بگەێنە لای ئوستاس جان بۆم تاوکە وەکو وتم دیاردەی زیادنووسنی دەرمان هەیە لەلایەن دکتۆرەکانەوە یەکێک لەو نمونانە ئەوە بۆ خزمی خۆم کە عملیات کرا زیاد دەرمانیان بۆ نووسی دوای ئەوەی گوتیان 48 ساعتی بەسەرات چ ئێمە دەرمان وەرناگرینەوە سکاڵا لێک چێ بکەین کە 5 بەحامی هەیە ئەو سەیدەلیان ئەو نەخۆشخانەیە چۆن بتوانین بەرەنگاری بینەوە لەو کاتێک باش ئەو 5 مەحامی هەیە جا بۆچی ینی خوا با 10 مەحامیشێ بێگر بابەتەکەی یاسایی بێت خۆ تۆ مشکلە چییە جان سامان باسی کرد هێڵی گەرم هەیە پێوەندی جان ئێستاوە هێڵی گەرمە ئەو وەزیر خۆی باسی کرد هێڵی گەرمەیە نەک 5 با 50 وەنیە پارێزەری هەبێت جان سەبارەت بۆ قسەی ئەو برادرانش کە باسییان کرد کە دەیانگۆ دەبی سعری دەرمانی سابت کرێت لە سەیدەلیەکان باشە لۆ سندیکای دەرمان سازان نایەتن بە هەموو سەیدەلیەکان برێ لۆ نمونە دەرمانی ئەزیترۆمایسینی بۆن دەیبفرۆشن مەسەن لۆ نمە بە 5 دلاری مەسان سەیدەلێش کاگە کردی 6 کردی 7 باسزایدەن غەڕامەیکەن شتەش کەش نەبوونی بیمەی تەندروستیش بیمەی تەندروستی کە لە زۆربەی وڵاتە پێشکەوتەکان لە ڕووی تەندروستیەوە هەیە بەڵام لە کوردستانەوە بەداخۆ نییە ئەو یەخستنی نرخە قورسە کاری دەوێت و ناتوانین بڵێن کە ناکرێت و بزانم ئێستا لەم کاتەدا دەستگای کۆنتترۆلی زۆری دەرمان کاری لەسەر دەکات بۆی یەکخستنی نرخ ڕێک بخرێت چونکە یەکخستنەکە تەنها بە سندیکا ناکرێت لەو شوێنێک کە کۆمپانیەکان دەرمانەکان دێنن داخلی کوردستان دەکرێت کۆنتترۆلی زۆری دەرمان و بڕیارەکە قوربانجان بخات خوا ئەفوم بکە قوربانجان گوێت لێمە من بە زۆر باش جۆم لە تو باشە من ئەڵێم ئەوەت بۆ دووباراکەمەوە بەڕێز وەزیری تەندروستی سەیری بەرنامەکە کات و بەشداری بەرنامەکەی کرد وەکەم تا زۆر بڕوای بەوە هەیە و ئاگای لەو کێشانەشە من ئەمێ جەنابەت زۆر ڕاشکا و قسەم بۆ بکەیت ناو دەنگ و مشتێکت پارێزراوە بەڵام تکایە ئەو قسانی کەیکەی جۆرێک لە جۆرەکان بەدڵدا بێت چکە ئێمە وەکو بەشی یاسایی کوردستان 24 پشت و پەناتە بین نەک پشت و پەنای جەنابەت پشت و پەنای هەچ کەسێک کە لە ڕێی بەرنامەیەکی جددیەوە تووشی ئیشکالێکی یاساییە بێت ئێمە وەکو یاسا پشتیوانی تەکەین بهینت چییە ینی قسەت چییە ئەفوو بوتم ئەوە زۆر داوی بردن دەکەم بەس دووبارە دەنگت خەتە دەبێت لەنا نازانم سەبەبەکە ئێستا گوێت لێمە من بەباشی جۆم لە تۆیە من مەبەستمەوەیە ئەمە بووەتە دیاردێکی مەترسیدار تۆواڵی مەترسی هەیە و ئەوە ینی من لە بەرنامەکەوتم لە 100 دکتۆر یەک دکتۆر وایە زۆر مەترسی ئەگەر دکتۆرێک ئێمە بچینی لای ماوەن ماوەحەتی بۆ نەبین یان سپۆنسەری نەکەین بەری شێوەیە کاریمان گەدەم کەسی هەبێ بۆ خۆش یعنی لای دکتۆر بەمی بتووە ببوورە من لەگەڵ شەریکەی شتە ڕێکەوتنم هێ ناتوانم لەگەڵ شەریکەی دەناتان بەشداری بکەم لە کاتێک دەرمانەکەی من زۆر لە دەرمانەکەی شەریکەیەکی تر لەوانەیە باشتر و استفادە یعنی ئەمە بۆتە دیاردەیان ئێمە سا من لە بەرنامەکەوتم لە 100 دکتۆرێک وایە کاک دوور بۆتە دیاردێکی زۆر خەتەرم ناڵێم سەتی دکتۆرەکان وانە بەڵام دەتوانم گەرێتی بکەم 150 دکتۆرەکان لە کاتێککە خۆشم دکتۆر خۆشت دکتۆری خۆشم دکتۆرم ئەوانە بنەم ڕقم لە دکتۆر بێت و نازانم ینی شتێکم بەرامبەر یان هەبێ بەڵام خۆم لەو کار دەکەم بۆیە دەزانم کارەساتی ڕوو دەدا کاک دەرو شتێکی زۆر سەیری دۆ بجێرم باش یەکێک لە نەخۆشخانەکان منێکی نۆخۆش کە ئێستا ناوی بینم لەوانەیە تەواوی هەولێر بیناسی باشە خۆشخانەیەکی تر
عقدێکی بۆ هاتبوو ئەوە 2 ساڵ پێش ئێستا سەتاسی داهاتی دەرمانخانە سەتاسی داهاتی مختبەر و ئۆتۆمبیلێکی لاند کرۆزەری 0 کیلومتر تەنها بچێ بۆ نەخۆشخانەیەکی تر بەڵام نەچوو بۆ ڕەفزی کردبووە دەبی لە نەخۆشخانەکەی خۆی چی بۆ کرابێت باشە بەس پێم بڵێ خۆ من لەگەڵ قسە باش ئەمە جیاوازە لەگەڵ بابەتی تر دکتۆرێکە بەناوبانگە بە توانایە نەخۆشی زۆرە زۆر ئاساییە باشە یەکێک لە دوتۆرەکانی ناو بەرنامەکە ئەڵێ ئاساییەکەی زەرەکەی زەرەکەی چییە ئەگەر دکتۆرێک بۆ نمونەوەکو وەکو با بڵێن پکڕێ وەکو یاریزانێ من باسی ئەوە ناکەم نا باوای نەکەی شەکە سوگ نەکەن باسی جاخۆ بۆ میسی سوگ نییە باش سەتاسی داهاتی مختبەر و سەتاسی داهاتی سەیدەریە کەواتە بەحث زۆر بنووسە و دەرمان زۆر بنووسە هەتا داهات بەدەستبێت ینی ئەم دکتۆرە لەبەر ئەوە کوالێتی بەرزە لە بەرەوەی شت زۆرە نووسێ مۆزعشتراوێن بەڵێ خۆی ئەسڵەن ئەمە شتێکی لە کۆمپانیای پێ دەگوترێت دیڵ بۆوانە دەڵێن وەکو بڵێ درەگ لیدەرەکانیان پێ دەڵێن ئەوانە وەکو درەگ لیدەریان لێ هاتووە پێیان دەگوترێت دیلەر ئەو دیلەرانە ینی ئەو دکتۆرێکە باسی دەکەم دیڵی لەگەر لەوانەیە زیاتر لە 50 کۆمپانیا هەبێت باش بەخوام هەویرە ئەو زۆرە کێشێ دەسەکانی خۆش بێ قسەیەکی ترێ هەیە قسەی تەنها قسەی ئاخیریم ئەوەیە ئەو دکتۆرانە کە زۆربیان دکتۆری زۆر بەڕێزی تێدایە بەجددی ینی دکتۆری وای تێدایە قسەکە بە شێوەیەکی زۆر نەڕوە بەڵام خەری کە دەبێتە دیاردەیەکی مەترسیدار کە زیانی لۆناو هەموو کۆمەلگە هەیە ئەو دکتۆرە ئێستا من لە ماڵەوە خۆم فلتەرێکم بۆ ماڵەوە داناوە دەڵم کەس بۆ نییە بسێتە دکتۆرێک تەنها بە من نەڵێ چکە خۆم دەزانم چ دکتۆرێک واکە دکتۆرێک مەسەلەن دەرمان بەدڵی شەریکاتی دەرمان دەنووسێ قسەی ئاخیریم ئەوەیە ئایا ئەو دکتۆرانە خۆیان بۆ کەسێکی ماڵەوەی خۆیان سێقە بە هەموو دکتۆرێک دەکەن بینێنە لایەن دەستخۆش نەسیحەتی تۆ چییە هەمووکو دکتۆرێک هەمووکو پیشەوەرێکە لەناو ئەو ئیشایت بۆ خەڵک تکایە ئاگادار من دەچن بۆ لای دکتۆرێک پێشەوەی بچن لەو کەسانە بۆ پرسن کە لە سلکی دەرمان و لە سلکی تووبی کار دەکەن تا ئاگادار من ئەو دەسەکانە خۆش شانسی من و تۆ لە دەنگەکە خراپ بوو هیوادارم بە مشتێک باش بێ و دەسەکانی خۆش برادەران پێم بڵێن کاتمان چەند ماوە بۆی کە بەنسبەتەوەی کە باسی ئەوە ئەکا دووبارە ئەڵێمەوە ئەگەر ئەو کۆمپانیانەی کە بەشی مارکتینگ ئەکەن دەرمانەکانیان لە نرخی گونجاو نرخاند و هێنانە بازارەوە لە پرۆفیتی خۆیان لە خێری خۆیان ڕوبحی خۆیان مارکتینگ بکەن ئەمە تا ڕادێک ڕێتێ بەڵام ئەوەی کە دووقاتی سعری خۆی دانێ بچی مارکتینگ تیا بکەی ئەمە کارەساتە دەسەکانی خۆش بێ قوربانجان من و تۆ شانسمان نەبوو لە خەتەکە دوا قسە چی بوو پامەکەت گەیشت ئایبینە بوو نمونەت زۆر بێ هیوادارین دوای ئەم بەرنمەیە حکوومەت یاریێمی کوردستان و بە تایبەت وەزیری تەندروستی جددیتر قسە لەسەر ئەم بابەتە بکات و سوپاس بۆ جەنابەت کاک دەرۆ قەرارە لە یەک ڕەهەندەوە سێری شتەکان بکرێت باشتەکە بۆ ئاراستە نەڕوە منۆکو پزیشکێک بەڕوونی ئێڵێن بۆم کە بە دوا قسە یەک ساعت ناتوانم هیچ نەدا بێ ئێمە تا ڕوونی پزیشکی باشمان زۆرە پزیشکە باشەکان مە ڕەنجێنن کە ئەڵمانیا و سوید و بەریتانی دەستی بۆ کردوێتەوە کە وەرن هەڵیەگرین ئەگەر حکوومەت خەمی هاوڵاتیان و خەمی پزیشکە با سیستەمێکی تەندروستیمان بۆ دابنێ کە پزیشک ئەو زانستی پێێتی لە خزمەتی هاوڵاتیانی کۆمەڵگە بەکاری بێنێ با حکوومەت کەرتی تەندروستیم بۆ بک بۆ کەرتەی کە هاوڵاتی و پزیشک پێویستیان بە کەرتی تایبەت نەبێ ئەگەر حکوومەت پێی وایە کەرتی تەندروستی باشە با یەک بانک بڕیار دە کەرتی تایبەت دابخە واللهی بەیانێکی پێشەوەی لە خەڵ بسن پێیان ئەکەنەوە ئەڵێن کەرتی ژێرخانی ئەم وڵاتە پێویستی بە کەرتی تایبەتە کەرتی حکومی ئێمە لەگەڵ کەرتی تایبەت کەرتێکی تێکەڵکێشە هاوڵاتانی خۆشەویست تۆ کاتێک دێ لای پزیشکێک تۆ پێویست لە پزیشکەکەیە ئەگەر زانیت ئەم پزیشکە ڕێز لێ ناگرێت حەقی خۆی پێ نەدایی غەدری لێ کردی پێوتی بە تەحدید لە فڵان دەرمانخانەشت بکڕا لە فڵان مختبەرشت بکڕە بڵێ زاری داهاتوو بڵێ زۆر خۆشحاڵ بووم بڕۆ پزیشکێکی دڵخوازی تر هەڵبژێرە ئەوە ژمارەیەکی گەرمت شکاتی لێ بکە درستە باشە پێشوی دوا قسەم بۆ بکەی بە کورتی 10 سانیە بزانم جان
ئەو دکتۆرە بەڕێزە باسیشتەشی کرد گوتی کوولە مەسەلەن ڕاگەاندن و کارتەکان کەش بای خۆی کەم و کوڕی هەر هەیە ئی پزیشتیش ئەو هەیە بزیانی پزیشکی دەبێت فەرقی هەبی لە گەرەوەندی چکات و ئیش لەسەر دەستەی مرۆڤی دەکەیت ئەمەش دەرێن باشەیە خراپیشێ بەس بەو قسەی کە برێن کەمە و ئیهمالیکەی نابێ ئەو خراپەی زیاتر وەکوتم من بە لوغزەوتم لە سایەک بەڵام ئەگەر لە سا پوین پێنجیش بێ هەر مەترسیدارە باش جان دو قسە ئەمەوە بڵێم ئەوەی کە پێویستە بکرێت چونکە گەرێمە بێت و بەس باسی ئەو دیاردانە بکەین یعنی وەکۆی پینۆپەڕۆ بکەین باش ئێمە سیستەمی تەندروستی ئەو وڵات ئەبێ ڕیفۆرمی تیا بکرێت چونکە ئەو سیستەمی ئێستا جێبەجێ ئەکرێ سیستەمی ساڵی هەفتاهەشتاکانە باشە دنیاونە پێش بۆم بکەی بۆی کە بڵێ ئەم سیستەمەی ئێستا هۆکارێکە بۆ دروستبوونی بەشێکی ئێستا گەندەڵیانی ئەم شەو ترافیک لایتی هەولێر بکژێنیەوە لە ئاخرا بڵێ هەموو ساقەکانی هەولێر خراپن دەسەکانی خۆش بێ باشین هەمویان خراپ نین هەمویان دەسەکانی خۆش بێ من لە کۆتاییە ئەڵێم ئەنجامێن بەرنمەیە لەگەڵ وروژانی ئەم دیاردەیە کە باسمان کرد بە جۆری جۆرا و جۆر قسەمان لەسەرم بابەتە کرد لە ئەنجامە ئەم ژمارە گەرمانی کە ئێستا ئەنووسێ تۆی بەڕێز پیری گەنجی ئێستا هەموو کەسێ مۆبایلی پێ ئەگەر مامیش خۆی مۆبایلی پێنێ باوکە پیرەکە و مۆبایلی پێنیە خۆ تۆ مۆبایلی پێەکەی بێ ئەگەر شتێک کرد ئەگەر بۆنی ئەوەت کرد ئەم دکتۆری ئیجبارتەکە لە فلان دەرمانخانە دەرمان بخری لە فلان مختبەر فەحسەکانە بکەی ئیجبارە بک بڵێ ئەو فەحسی فلان مختبەرە هێناوە ناخوا ئەو ڕەچەتەی کە بۆ تەنووسێ بردە سێ سەیدەلیولی تێ نەگەیشت و لە سەیدەلەکەی خۆی تێگەی ئەمانە هەمووی نیشانن بۆی کە ئەم دکتۆرە بازرگانی بە لە شولاری تۆوەکە بازرگانی بە خوێن و ئێسخانی تۆوەکات پەیوەندی بۆ ژمارە گەرمەوە بکە ئەگەر وەڵام نەیرایتەوە دڵنیا بۆ زیر خۆی متابعی ئەم دیاردەیەکات ئەگەر وەڵام نەیرایتەوە میدیا ئاگادار کرد و ئێمە ئاگادارکەرەوە بۆی کە هەمومان بتوانین بە وردی دەستخینە ناو ئەم برینەوە بەرەو چارەسەری بەرین ئەوەی کە پێمانەکرێت لەم کاتە ئەوەیە و تۆی نەخۆشیش دەردی دکتۆر لە سەرەتای بەردامەکاوتی بزانە بۆ لای چێکی و بزانە چێ چارەسەرکاری تۆیە بۆیە دووبارەیەکەمەوە بۆنی هەر حاڵەتێک کرد لە هەر دکتۆرێکی بەڕێز ڕەچەتەکەی لە ئیجباری کردی لە فلان مختبەر بێ ئیجباری کردی وتی لە سەیدەلەکەی خوارەوە ئەمەم بۆ بنووسە ئیجباری کردی بۆی کە شوێنێکت بۆ دیاری بکە نەوەیشی دەرمانت بۆ دیاری بکە تەلەفۆن بکە شکاتی لێ بکە تا ئیجراعاتی یاسایی لەگەڵاکرێت بڕاتە بێت چەند دکتۆرێک لە ماوەیەکی کەمە ئیجراعاتیان لەگەڵا بکرێت ئەو کاتە دکتۆرە پزیشکە بێخەوشە ئەڵماسەکان کە دەردی دکتۆر وتی دایان وڵاتی گەورەی دنیا دەستی بۆ کردوونەتەوە ئەوانە دەرەکەون و ئەو دکتۆرانەشی کە بە بەزەرگانی بە لە شولاری تۆوەکەن ئیجراعاتی یاساییان لەگەڵاکری وادارم شتێکمان کردێ جاواکارم لە هەموو هاو نیشتمانیان ئێمە 1970 دەرمانخانەی ڕێگەپێدرا و تۆمارکراو هەیە لە سندیکای دەرمانسازانی کوردستان کە هەمویان لۆگۆی سندیکای دەرمانسازانی پێوەیە بتوانن دەرمان لەوێ دابین بکەن چونکە بەپی یاسای عێراق و کوردستان مامەڵە پێکردنی دەرمان لە دەستی دەرمانسازانە پێم باشە هەمویان سەردانی دەرمانخانەی ڕێگەپێدراوەکان بکەن و لێو بە دەرمانساز بڵێن کام دەرمان باشە بۆیان پێشنیار بکات ئەتوانن بە سعرەکانیشەوە بەسەکانی خۆشیوادارم شتێکمان کرد بێخواست.